بەژار بەیانیت باش هاوشێوەی دوێنێ و ڕۆژانی پێشووتر تا ئێستا مانگرتن و نەڕەزایەتیەکان بەردەوامی هەیە؟ بەڵێ سارە بەیانیەوەش باش دیارە دوایەوەی کە لە شاری سلێمانی ڕێپێوان و خۆپشاندانی مامۆستایان بە شێوەیەکی بەرفراوان بەڕێوە چوو هەر دوێنێ کۆمەڵێک لە قوتابخانەکان و بەشێک لە قوتابخانەکان خوێندکارانی خۆیان ئاگادار کردبوانێت تاوەکو لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوانێ تاوەکو لە ڕاگەیاندنەکانەوە نجۆبیست و بینەری ئەوە نەبن کە مامۆستان موچەی وەرگرتووە بمێنەوە بۆ دەرگای قوتابخانەکان لەبەرەوەی دەرگای قوتابخانەکان بە ڕووی قوتابیانە ناکرێتەوانیەوە ئەوان بەردەوامن لە مانگرتن و بایکۆتکردنی خوێندن دیارە ئەم بایکۆتکردن و مانگرتنە سەرجەم قوتابخانەکانی نەگرتوێتەوانێ بەشێک لە قوتابخانەکان لە ئێستادا بەردەوامی لە کارکرد لە داوامکردنی فەرمی خۆیاندان بەڵام ئەوەی کە جێی باسە ڕێژەکەی کە داوامیان بایکۆت کردووە نەچوونەتۆنی قوتابخانەکان ڕێژێکی زیاتر لە قوتابخانانی کە داوام دەکەن و خوێندن تێدا بەردەوام یەکێکی تر لە شێوازەکانی دیکەی ناڕەزایی کە تەنها لە وەزارەتی پەروەردەنیە بەڵکو دوێنێشەوە لە بڵاوکراوەیەکدا نوێنەری فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لە یەکێک لە ماڵپەڕە کوردەکان و ئاماژەی بەوەدا کە ئەوانیش بڕیاریانداوە هەتاوەکو ڕۆژ یەکشەمەی ئایندا واتە هەتاوەکو هەفتەیەکی دیکە نەچنەوە سەر داوامی خوان و واتە داوامی زانکۆی سلێمانیش پەچی کەوتۆوە خوێندکارانی زانکۆی سلێمانی ئاگادار کراونەتەوانێت کە هەتاوەکو ڕۆژی یەکشەمەی ئایندا نەچنەوە بۆ زانکۆ کە ئەمە لە یەک کاتدا پەکەوتنی خوێندنە لە وەزارەتی پەروەردە و پەکەوتنی خوێندنیشە لە وەزارەتی خوێندنی باڵا ئێستا من لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانیدام لەلایەن چەند کارمەندێکی بەشی نەخۆشخانەی تعلیمیەوە کە لەناو نەخۆشخانەی تەوارێکەدایەوە لە نەخۆشخانەی جامیعەکە کە بە هەمان شێوە بەشێکە لە ناو نەخۆشخانەی فریاکەوتنە کە ئەوانیش بایکۆتی داوامیان کردووە لێ ئێستادا کۆمەڵێک کەس بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ڕۆیان کردوتە ناو نەخۆشخانەکە بەڵام بەهۆی بایکۆتکردنی داوام لەلایەن ئەو کارمەندان لەلایەن پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی جامیعەکە لە نێو نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانیدا ئەو نەشتەرگەریانە ڕایگیراون و ئەو هاوڵاتیانی کە ڕویان کردوتە ئێرەوەک دەبینی قەرەباڵغەیەکی زۆرە لە پشتمەوە بەڵام دیارە ڕێگەیان بە ئێمە نەدا کە بچینە ژوورەوانێت تاوەکو لە ژوور و ڕووماڵی بابەتەکە بکەین و لە نزیکەوە جۆبیستی زانیاریەکان و جۆبیستی داواکاری ئەو کارمەندانە و پزیشکانە بین کە لە ژوورەوە بایکۆتی داوامیان کردووە بەڵام ئێمە هەوڵەین لە چەند خولێکی ئایندەیە بچینە ژوورەوانێ و لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی جامیعەکە بکەین تاوەکو بزانین هۆکاری بایکۆتکردنەکەیان کە بەدڵنیاییەوە هۆکارێکی ئاشکرا ڕوونە کە دواکەوتنی موچەکانیانە بەڵام ئایا ئەو هاوڵاتیانی کامڕۆ سەردانی ئێرە دەکەن بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ئەنجامێکی دەبێت و ئایا نەشتەرگەریەکانیان بۆ ئەنجام دەدرێت یاخۆ بۆ ئەنجام نەدرێت و بەشێک من پێشتەوەی بێمە ڕاستەخۆکۆ قسەم لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتیانە کرد کە ئەو نەشتەرگەریانی کامڕۆ بە ئەنجام دەگەنرێت بەشێکیان نەشتەرگەری زۆر زەڕور و گرنگن دەبێت لە کاتی دیاریکردنی خۆیاندا بە ئەنجام گەنرێت بەڵام دیارە بەهۆی بایکۆتکردنی داوام لەلایەن پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی جامیعەوە لە ئێستادا ئەو نەشتەرگەریانە ئەنجام نادرێت و ئێمەش لێرە چاوەڕێوە دەکەین کە بچینە ژوور و تاوەکو زانیاری زیاتر وەربین لەسەر چۆنێتی بایکۆتکردنی داوام ئەمڕۆ لەلایەن پزیشکان و کارمەندانەوە. بەڵێ بژار دەباغ پەیامنێرمان لە سلێمانی سوپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ بۆ ڕێزان